ئەوەی کە قسەیش لێ دەکەن دەڕێن مواد غەزایی گران دەبیان مثلەن بازی دەستە سەرێشتومە گران دەبی بەڕاستی جارێ بەس دەنگۆیە هیچ قرارێکی وە جێبەجێ نەکراون نەچتە براوی بواری جێبەجێکردن دوای سەری ساڵیش نازانم وەزەک قرارەکان جێبەجێ بکرێ حتمما موادەکانش گران دەبی بەس ئێستا و حتا سەری ساڵیش بە هیچ شێوەیەک مواد بە هیچ ئەوانەی بابەتی ڕۆژانەی ماڵە پێویستی ماڵە بە هیچ شێوەیە گران نەبووە بگرە ئەو خواستە زۆرەشی لەسەر نییە کە مەسەلەن پێشترە ها دەیانگۆ دەبتە شەڕویان دەبتە گرانی ئەوانە مەسەلەن بازار فەرقی دەکرد خەڵک داهات موادی زۆر دەکڕی طبعاً بە شێوەیەکی ئاسایی وەکو ڕۆژانەی خۆچی پێویست بێرە ئەوە بەکاردێنی بڵێ ینی هیچ ئەوە نییە هەواڵێک بڵێ کە بابکە کە شت گران بێ یان بازرگان هەیە تومەک خەزم دەکات کۆی دەکات و ڕای دەگرێ بۆ نمونە دەڵێ دوای سەری ساڵ گران دەبێت ئەمەش نییە وڵی ئەمە پێشترێ لە شەریکاتەکان لە ڕێگەی مندوبەکانەوە خەبەرمان لۆ داهات دیانگۆ موادە گران دەبیان باز دەستەستەرێ زیاتر بجێڕنەوە طبعاً ئەوە هەتا مانگەک دوو مانجی زیاتر ئەو گرانیە ناکەوتە سەر بازار چونکی خەزن زۆر دەبی بەس بەڕاستی هەتا ئێستا هیچ ئاگدارکردنەوەیەک نەکرایە لە ڕووی شەریکاتەکانەوە بازاڕیش چونکی بێموچەیە بەڕاستی بازارەکەی سیستە ئەو زەختەش لەسەر مواد غەزایی نییە برێ خەڵک بێتن مەسەلەن زەختی بکەوتە سەرێ یا خەڵک زۆر بێ بیکڕی بەڕاستی ئەو بازاڕە نییە تۆکو خۆت هیچ شتێکرد کڕیوە زیاتر بۆ ئەوی احتیاج خۆدوەگری زیاتر نەخێر هەر ئەوەندەی پێویستی خۆمانە چەند هەم چەندمان نەبوو لە مەغزن هەر ئەوەندەما کڕیوە ئێستا زیاتر ئەو کاڵایانە لەکوێ دێنێەوە لە ئێرانە یان لە تورکیا لەکوێ بە شێوەیەکی گشتی هەرێمی کوردستان لە هەموو لایەکانەوە موادی بۆ دێ بەس ئێمە لە شەریکەکان وەریان دەگرین وەری دەگرن و دوای بە جملە و بە ئەو دەیفرۆشن بەڵێ زۆر باشە ئێستا بۆ نمونەتوانین بڵێ ڕۆن بە چەندایان برنج بە چەندە دیارە هیچ بەڵێ ئێستا زەید ستانداردی بازاڕی فرۆشتنی ئێرکانە 44,000 دیناری ئەوەی با یەکەس بە 42,000 دینار 41,000 دەیفرۆشین هەر ساری خۆی بۆ مانگێک پێش ئێستاش ئەو سارە بوو